وانێکم هەیە گفتوگۆی لەگەڵاکەین بەختیار تاڵەبانی چاودێری سیاسیە ئەم کاتت باش کاک بەختیار پرسیاری ئەوەم هەیە کە کورد بە تایبەتی لە ناوچە دابڕاوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە چۆن بتوانێت لەم هەڵبژاردنەدا براوە بێت. سەرەتا سڵاو لە ئێوەی بەڕێز، سڵاو و خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵی ئازیزی کوردستان 24. دیارە بۆ وەڵامی پرسیارەکەت ئێمە لە ڕۆژانی دادەیان ئەو ماوەی کە لەبەر پرۆسەی هەڵبژاردن لە پێشمانە کە ماوەیەکی زۆر نەماوە، ئەوەی بەلای ئێمە گرنگە دیارە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمە. ئێمە لە کوردستان چەند بابرێن کورسیەکی دیاریکراوی بۆ حزبەکان دانراوە و لە ناو خۆیان بلبلانێمان هەبێت دەیکەین. هەر کەس لە ڕێی خۆیەوە ئەسپی خۆی بۆ ئەنجومەنی نوێنەری عێراق تاو دەدات بەپێی ئەو کار و چالاکی و پرۆژانەی کە کردوێتی بەپێی ئەو ڕازگۆیی کە لەگەڵ جەماوەر و دەنگدەری خۆی داهی بووە. بەڵام ئێمە ئەوەی بەلای هەموو کورد گرنگە ئێمە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم کە بەڕاستی کورسیەکانی ئێمە لێوە زیاد دەکات. ئەو کورسانەی کە لە هەرێمی کوردستان کورسێکی دیاری کراوە بە 45 کورسیەکە، یعنی هیچ سەنگ و قورسایەکی ئەو تۆی لە 390 ئەوە کورسیان 329 کورسی بابلێن دەرناکەی قورسایەکە. ئەگەر چی قورسایەکە لە پێک هاتەیە، بەڵام ئەوان بەپێی ئەزمموی ماوەکانی ڕابردوو دەرکەوت کە ئەوان حسابی زۆرینە و کەمینە لەگەڵ پێکاتەکانی دیکە ئەکەن. هەر بەو پرەنسیپەش هەندێک بڕیار و هەندێک یاسایان بە سەپان بەسەر لە پێکاتەکانی دیکەیە. بۆیە گرنگە بەلای ئێمەوە کە بتوانین کە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم کە لەوێ ئێمە لە پارێزگای نینەوە، لە دیالە، لە تکرید، لە کەرکووک کە چەقی ململانەکانی کوردە لەگەڵ حکومەتی فیدرالی یان حکومەتی اتحادی بەغدا بابلین سمبولی مادەی 140 لە کەرکووکدا خۆی دەبینێت. بۆیە ئێمە دەبێت هەموو حزبە سیاسی هێزە سیاسیەکان ململانەکانی ئێمە لەوێ ململانەی بابلین خزمەت گوزاری نییە، ململانەی دەتەوەییە، ململانەیە کە کاتۆ لەگەڵ دوو پێکهاتی دیکە کە بە قورسایی خۆیان لە هەڵبژاردنەکانی پارێزگاکان بینیمان کە هەژمۆنی بابلین میلیشیاکان چەند زاڵ و بەسەر ئەو پارێزگایانە و توانیان کورسی و بابلین ژمارەی کورسی و دەنجیان زیاد کاریدی لە بەر هۆکارێک بێت. مهم ئێمە دەبێت لەو ناوچانە کوردانە ئەگەر چی ئێمە گومانمان لە خەڵکی ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم نییە، لە کەرکووک لە شارەکانی دیکە ئەوان هێڵی پێشەوەی بەرەنگار بوونەوەی هەموو زوڵم و تاوان و ستەم و مافخورانێکن لە کوردیانی. ئەوان بەڕاستی هەمیشە چەند هەنگاوێک لە پێش شارەکانی دیکە کوردایەتیان کردووە. بۆیە ئەوان هەمیشە بابلین سمبولی چەسانەوە ئەگەر کرابێت لە ناوچەکانی گەرمیان و کەرکووک و ناوچەکانی دیکە بەسەر میلەتی کوردهات بێت، دیارە ئەوان ئەمڕۆشی لەگەڵدا بێت ئەو حزبیە تۆخی کە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا هەیە لەو ناوچانە جێی خۆشحاڵیە کە بەو شێوەیە زەق نییە و ڕەنگی نەداوەتەوە و لایەنە سیاسیەکان لەوێ کەم تا زۆر ململانەکانیان ململانەیەکی نەتەوەییە زیاتر. هەر کەس پێی وایە لە ڕێی هێزی سیاسی خۆیان حزبی خۆی دەتوانێت باشترین نوێنەرەتی کورد بکات لە بەغداد یان مافەکانی کورد لە بەغداد لە ڕێگای ئەوە زیاتر ئەتوانێت دەستەبەر بکرێت. بەداخەوە ئەزمموی ماوەکانی ڕابردوو ساڵانی پێشوو بینیمان حزب گەلێک هەن لە کوردستان بەداخەوە ئەو ململانە سیاسی کە لە هەرێمی کوردستان دەیبن دەیگوازنەوە بۆ بەغدا و لێوە بابلین سیرە لە هەرێمی کوردستان دەگرن لێوە دەکەونە. باش تێگەم لە مەقسەدەکە باشە. گرنگە چێ بڕواتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەو ململانەیە کە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە؟ بەڵێ گرنگە چێ بڕواتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ واللهی کۆمەڵانی خەڵک دەنگدەری هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەزمموی هێزە سیاسەکانی کردووە لە بەغدا و پێم وایە یعنی بە چاوی سەر دەبینرێت چی هێزێکی سیاسی لە بەغدا توانیوێتی داکۆچیکەری سەرسەخت یان داکۆچیکەری سەرەکی ئەو هێزانە بێت کە لە بەغدا هەوڵی بۆ مافەکانی نەتەوەی کورداوە لە بەغدا. یعنی ئەزمموی زۆرمان لە پێشە یاسای بودجە بوو کە بەداخەوە لایەنەکان سەرچۆپیان بۆ ئەو بودجەیەک لایەنێکی سیاسی بەتەنها کە پارتی دموکراتی کوردستان بوو دەیان ڕەخنە و
دەیان خاڵی لاوازی ئەم یاسایی بۆ دەنگدەری خۆی بۆ جەماوەری خۆی بۆ کورد بە شێوەیەکی گشتی ڕوون کردەوە کە ئەمە سبەی ڕۆژێ دەبێتە هەر یەکێک لەو خاڵەنە دەبنە لوخمێک و لەژێر پێی کووردا تەقنەوە بەڵام دایانەکانی دیکە پێیان وا بوو پارتی لە دەرەوەی کۆدەنجیە یان لە دەرەوەی یەکریزیە لە بەغدا داچار پارتیش لەگەڵ ئەو لایەنانەیە بەپێی ئەو بودجەیە ڕۆی کە دوجار بینیمان بودجەکە چەند زەری بە کوردگیان یان لایانی دیکە هەبوون پێیان وا بوو کە بابەتی بودجە و یان بابەتی موچە بکەنە بەردەباز بۆ سنگ دەرپەڕاندن و بۆ ئەوەی کە خۆیان وانیشان بدەن کە ئەمانە خەمخۆری گەلی کوردستان بەداخەوە لەم ڕۆژانەیە ماوەکانی پێشوو ڕاوێژکارێکی سەرۆکوەزیرانی عێراق بە ناوی ئیبراهیم سمەیدەعی گوتی ئێمە وەکو حکوومەت لەگەڵ هەرێمی کوردستاندا هیچ مشکلەیەکمان نەبووە بە ئاراستێکی زۆر باش دەڕۆشتین بۆ پێدانی موچە لە کاتی خۆیان بەداخەوە هەندێک لایانی سیاسی کوردی ئەمە قسەی من نییە قسەی ڕاوێژکارێکی بەڕێز سوودانیە کە ناوی ئیبراهیم سمەیدەعیە گوتی لە هەندێک لایانی کوردی فشارمان لێ دەکەن کە ئەو بابەتە بکەینە فشارێک لەسەر حکوومەتی هەرێم بۆ ئەوەی نازانم مەرامی سیاسی خۆیانی پێ جێبەجێ بکەن بە هەر حاڵ دەیگوت ئەوانە بوونەتە هۆکاری ئەوەی کە کێشە و ملمنێنن لە نێوان بەغدا و هەرێم دروست دەبێت بۆیە من پێم وایە لایانی ڕاستگۆ لەم بابەتەیە تەنها ئەو لایەنانن کە نوێنەراتی کورد دەکەن بە ڕاستگۆیی لە بەغدا داکۆچی لە مافەکانی کورد دەکەن ئەوانن کە مێژوو ئەزمون قورسایی سنگێکی مێژووی قورساییکی ئەو تویانەیە چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراق حزبی شوعی عێراقی کە بەشداری هەڵبژاردنەکان نییە ئەو هێزەیە کە پارتی دیموکراتی کوردستانە گەورەترین و بەتەمەنترین هێزە لە هەموو عێراق ئێستاشی لەگەڵا بێت چ لە هەرێمی کوردستان وەکو گەورەترین هێز چی لە عێراقش وەکو هێزی یەکەم وەکو هێز نەکو وەکو با بڵێن هاپۆیمانی نەوەکو ئیتلافێکی چەند حیزبیان یان چەند حیزبێکی دیاریکراو وەکو تاکە هێز ئێستاشی لەگەڵا بێت لە بەغدا گەورەترین هێزی سیاسیە و لە هەرێمی کوردستانش کە براوەی یەکەمی هەموو هەڵبژاردنەکان بۆیە ئەم هێزە بەڕاستگۆیی خۆی لەگەڵ دەنگدەری لەگەڵ جەماوەرەکەی خۆیان لەگەڵ لایەنگر و ئۆرگانەکانیە ئەم هێزە پێم وایە دەتوانێت واش بووە لە ماوەکانی ڕابردوش بینیمان هەر کاتێک ئەم هێزە بابەتێک لە بەغدا بیانویستە وەکو کارتێکی فشار بەسەر هەرێمە بیسەپێنن ئەم هێزە لە هەڕەشەکانیە لەوەی کە وتێتی ئەمە قبول نییە یان قبولی ناکەین ناسار بوون ئەوان بە ئەوەکانی خۆیاندا بچنەوە بێنەوە ژێرباری ئەوەی کە لەگەڵ هەرێمە با بڵێن گفتوگۆ بکەن یان تەفاهم و یەکتێگەشتن بکەن ئەوەی کە بینیمان ماوەکانی پێشوو وەزیری مالی ئەو کات ئێستەی بەغدا کە گوتی ئێستەوە پێش مانگی 5 بوو هێشتا 8 موچە تقریبا مابوو بڵێ مانگی 5 درابوو 4 موچە درابوو وتی هەرێمی کوردستان یەک دیناری لای ئێمە نەماوە باشە ئەی ئەوە چی بوو ئێستا دوای ئەوە و دوای ئەوەی کە هەرێمی کوردستان فشارەکانی خۆی زیاد کرد گەشتە ڕادی ئەوەی کە ئێمە لە هەموو پرۆسی سیاسی عێراق کشینەوە لە پەرلەمانە کشینەوە گەشتە ئەو حەدی و ڕادەی کە لایەنەکان لایانی دەرەچی هاتە سەرخەت لایانی دەرەچی هاتن ئەوان هەردوو لای فشارن لە هەردوو لاگەر کە دابژنم کێشەیە چارەسەرکەن باش وەزیر دەڵێت دینارێکتان لامان نەماوە لە کاتێکە ئێستا موچە بە شێوەیەکی ئاسایی لە کاتی خۆیان دێ و تەوزیع کرێت زۆر باش هەموو بەیەکەوە ئەم شەڕە بکەین کەسمان بۆسە بۆیشی دیکە دانێنین کەسمان سیوە لە یەک نەگرین بەڵێ چۆن ئەتوانین پارێزگاری لەو ڕێژەیە بکەین کە لە ناوچە دابڕاوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە هەمانە جەناب وتێ لە هەرێمی کوردستانە کورسیەکان مەحدودە بەڵام بە نزیکەیی لەو ناوچانەشە دەنگ و ڕێژەی کورد دیارە بەڵام چۆن بتوانین پارێزگاریان لێ بکەین لەم هەڵبژاردنە وەکو خۆی بمێنێتەوە یان بتوانین هەنگاوێکی زیاتر بچینە پێشتر والله ئەمە ضرورە لەم هەڵبژاردنە خۆوانش باشتر دەسانن ئێمە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانە بەداخەوە نزیکەی پتر لە 160,000 دەگمان سوتا حەزەکەم بزانن لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک و لە نینەوا و لە دیالە و لە سلاحەدین پتر لە 160,000 دەگمان سوتا بەداخەوە ئەیلێم دەنگێکی زۆر ماسووتا لە بەڵام بەو هیوایم لەم هەڵبژاردنەیە کە ئێمە بە لیستەکانمان زۆر دین هەندێک لایەن پێم وایە توانای ئەوەیان لێ بچنە با بڵێن داخلی هەڵبژاردن بن
بتوانین هەر لایەک لەلایەن سیاسەکان کە ئێستا بەس بازم سێ حزبین 4 حزب لە کەرکووک بەشدارە لە هەڵبژاردن لە نەی نەواش بە هەمان شێوە گرنگ ئەوەیە ئێمە لە کەرکووک ئەو دەنگە خۆڵەمێشیی کە هەیە دەنجەکەی بەڕاستی هیچ سەربەیز لایەنێک نییە ئەو دەنگە گرنگە وجدانی خۆیان ئاسوودە بکەن دەنگ بەو لایەنە بدەن کە توانیانە زۆرترین خزمەت بە شارەکە بکەن توانیانە زۆرترین خزمەت بە دۆزی ڕەوای گەلەکەمان بدەن پێویست کەرکووک بێت چنەی ناوا بێت شارەکانی دیکەی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان بێت ئێمە ئەمڕۆ خۆتمان بەکو پێشتر باسم کرد ئەو کورسیانێک کە بۆ شارەکان دیاریکرا کورسەکانی ئەوانش دیاریکران بەڵام ئێمە لەوەیە بەداخەوە لە کەرکووک کە هەمیشە ئێمە 50 زائیدێک بووینە بە هەموو هەڵبژاردەکان ئەگەر بازی 2005کەین ئێمە زۆر زیاترش بووینە بەڵام بەداخەوە کورسەکان کەمی کردووە دەنج ئێمە لەگەڵی زۆر کەمی کردووە لەنەینەوە لە 39 کورسی کە بووە 29 کورسی ئێمە لە 13 کورسی هاتینە سەر 6 کورسی یعنی مەسەر لە 6 کورسیمانەیە کورد کە بەداخەوە بەشێکی ئەو دوو کورسی لەگەڵ 4 کورسی هی پارتی و دوو کورسەکەی دیکەی لەگەڵ ئەو لایەنانن کە لە ناو محوەری مقاومەدان لایەنانن کە سەر بە میلیشیاکانی حەشدن لە کەرکووکش بەداخەوە لە کۆی ئەو کاتە 16 کورسی ببوورە هەشت بەهشت بەڵێ من نەمانتوانی 50 زایدێک لە کەرکووک بێنین کە ڕادەی هەشت کورسی تەواو بکەین 7 کورسیمان هێنا لە کەرکووک بۆیە ئێستا ضرورە ئەمە قۆناغی دووەمە ئەمە لە 2005ەوە دووەم ئەزمونە لە کەرکووک دووبارە دەبێتەوە ئەزمموی هەڵبژاردن دووەم جارە ئەو پرۆسیە لە کەرکووک جارێکی کە ئەکرێت کە پێشتر هەڵبژاردن لە 2005ەوە تاوەکو دو هەڵبژاردن لە کەرکووک هەڵبژاردن نەکرا بۆیە ئەم جارە کۆمەڵانی خەڵک لە کەرکووک جەماوەری لایەنەکان بە شێوەیەکی گشتی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی تایبەتی من پێم وایە لە سەردانەکانمانە بۆ ئەو شارە گروتینێکی باش بە خەڵکەوە دەبینرێت ئەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەبینین جۆرێک لە هێمنیە لە بانکەشەی هەڵبژاردن تا ڕادەیەکی باش لە شارەکانی دیکە ناوچەکانی دەروی ئیداری هەرێمی کوردستان گروتینێکی باشترە جۆش خۆشێکی باشتر بە خەڵکەوە دەبینرێت کادران و هەواڵان و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان لەوێ بە شەوقەوە چاوەڕوانی ڕۆژی 11 ئەکەن بۆی سندوقەکان تژی پڕکەن لە دەنگی 275 بۆیە چاوەڕوان دەکرێت ئێمە لە هەڵبژاردەکانی پێش و دەنگی باشمانێنا بەداخەوە با بڵێن ئەو لە لە هونەری هەڵبژاردن لە کەرکووک ماتوانی زیاتر لە سێ کورسی بێنین بەو هیوایم ئەم جارە ئەزمونمانیان تەجروبەمان لە هەڵبژاردنی کەرکووک بینی بێت و دەنگەکان بەرەو زیاتر بچن و دەنگی کوردش بە شێوەیەکی گشتی لە کەرکووک زیاتر بکات لەبەرەوەی ئێمە دەزانین لەم قۆناغی کە ئێمە تێدان قۆناغێک نییە کە پارێزگارێکی سپێنراوی عەرەب لە کەرکووک حکوم بکات یان بە هەمان شێوە لە پارێزگای نینەوە بە هەمان شێوە بەو هیواین کە ئاسانکاری زیاتر بکرێت بۆ دەنگدەری ئێمە ڕێوشێنی باشتر بگیرێتە بەر بۆی خەڵکی ئێمە بە ئاسان و کە هیچ دەنجێک وەک هەڵبژاردنەکانی پێشوو لە کەرکووکدا نەفەوتێت ئێمە دەنجێکی زۆرمان لە کەرکووک فەوتە ئەگەر بیرتان بێتەوە نزیکەی 100,000 دەنگ لە خەڵکی کەرکووک محروم کران لە دەنگدان بۆیە ئەوش بەهۆی چیەوە و بەهۆی ئەو بکەتۆ لەوێ دەسەڵاتی ئێستا خۆشبەختانە هەر چۆنێک بە دەسەڵاتێک هەیە لە کەرکووکە کورد بەڵێ فەرم بۆ بورە کاتەکارەوەنە دەرفەتمانەیە سپاس بۆ بەشداری جەنابەت لەگەڵمان بەختیار تاڵەبانی چاودێری سیاسی لەگەڵمان بووی سپاس